بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان لە ڕاستیدا هیچ کاندیدێک کە بەڕێ سەر و کۆماری عێراق ڕایسپاردبێ کاندیدی شخصی خۆی نەبووە چونکە ئێمە پێشتریش هەر لەم کەناڵە بەڕێزەوە ڕوونمان کردوێتەوە سەلاحەتی دەستوری سەر و کۆمار بریتە لە تەکلیف نەک تەرشیح. لە ڕاستیدا عەدنان زولفی یەکێک بوو لەو ناوانەی کە لە پێش تەکلیفکردنیشی لەلایەن زۆرێک لە کوتلەکانەوە یا زۆرێک لە پەرلەمانتارانەوە ناوی ئەهێنداوە باز دەکرا کە ئەبێ یەکێک بێت لەو کەسانەی کە تەرشیح دەکرێن یا تەکلیف دەکرێن بۆ سەرۆکایەتی وەزیران. لە ڕاستیدا ماڵی شیعی دوایی بەسەرچوونی ماوە دەستوریەکەش نەیانتوانی خۆیان ئێگلا بکەنەوە کە ناوێک کە هەمویانی لەسەر بن ئەمویانی لەسەر کۆک بن تەقدیمی سەر و کۆمارکەن بۆ ئەویش تەکلیفی کار. ڕۆژی پێشتر واتە 16 باز لە بەڕێز نەعیم سوهێل دەکرا و من هەندێک پەیوەندیم لەگەڵ بەڕێزانەشا کرد باسییان لەوە کرد کە ئێمە لە 100 دێگلا بووینەتەوە لەسەر نەعیم سوهێل، بەڵام ئەوە بوو شەو دیسانەوە پەیوەندیمان کردەوە وتیان وڵاهی کە قرار بوو ئەمڕۆ تا شەو تەکلیفی بکەین یا تەسلیمی ناوەکەی تەسلیمی سەر و کۆماری عێراق بکەین بۆی تەکلیفیکە. دیسانەوە کێشەمان بۆ دروست بۆتەوە ماڵی شیعی بە تایبەتی سائیرون لەلایەک و بەشێک لە کوتلەکانی تر لەلایەک کێشەیان بۆ دروست بووە. دیسانەوە ناوی ئەو کەسەش سووتە. ئەوە بوو یەکێک لەو ناوانەی تر عەدنان زولفی بووە کە بەشێک لە کوتلەکان لەگەڵی بوون. ئەتوانین بڵێن ئەوانەی کە نوێنەریان حزوری هەبووە لە کاتی تەکلیفەکە یا پێشتر قسەیان لەگەڵ کراوە وەکو سائیرون، وەکو حیکمە، وەکو عەبادی کە خۆی سەرۆکی کوتلەی نەسری عەبادیە و پەرلەمانتارانی متەفەریقە و نوێنەری قیوای لێبووە کە ئەوە تەحالوفەکەی هەلبووسیە. بۆیە بەڕاستی وەکو شەخص ڕەنگە سەر و کۆمار پێی خۆش بێ کەسێکی وا مرەشەح بێ کە زۆرێک لەلایەنە شیعەکان ئەوەیان کردووە، بەڵام هیچ کاتێک خۆی بە شخصی کەسی تەکلیف نەکردووە بۆ سەرۆکایەتی وەزیران. ئاماژەت بۆدا کە عەدنان زولفی ناوێک بووە لە ناو کاندیدەکان و جۆرێک لە ڕازیبوون و کۆدەنجی بەشێک لەلایەنە شیعەکانی لەسەر بووە. سەبارەت بە پێکهاتەی کورد و نوێنەرە کوردەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، لایەنی کوردی هیچ ڕاوێژێکیان لەبارەی ڕاستپاردنی عەدنان زولفی لەگەڵدا کراوە؟ خۆی لە ڕاستیدا مەرج نییە بۆ دیاریکردنی کەسێک کە تەکلیف بکرێت بۆ سەرۆکایەتی وەزیران مەفروض بێ پێشەوە ماڵی شیعە ڕایج لەگەڵ سوننە یا کورد بکەن، چکە لە ئەساسا ئەو کەسە لە پێکهاتەی شیعەیەوە شیعەکان خۆیان ئەبێ ئیجماعیان لەسەری هەبێ خۆیان تەرشیحیکەن هەنگاوی یەکەم بۆیان دەست پێ دەکا. بەڵام معنای ئەوە نییە کەسێک دابندێ کە دواتر خۆیان بزان ڕغبەتی کورد و سوننەی لەسەر نەبێ، یعنی یا ئەگەر کەسێک دانن وەکوتمان کەسێک بێ مفەزەڵ نەبێ بەلای کورد و سوننەوە. بۆیە بەڕاستی ئەوەی کە معنیە بە کورد ئەوەیە ئەم کەسە تا چەندێک پابەند دەبێ بە مافە دەستوری و داواکاریەکانی کوردەوە چ ئەو پشکانەی کە لە حکوومەتی ناوەندی و دەوڵەتی عێراقیەتی و چ ئەو ئیستحقاقە دەستوریانەی خۆی وەکو ئیقلیمێک هەیەتی لە بابەتی دارایی، لە حەقی پێشمەرگە، لە حەقی جوتیاران، لە هەر بابەتێکی تری وەکو مادی 140 ئەوانە. بۆیە بەڕاستی بە دەرەجەی یەکەم ئەبێ ئەوەی کە مراهنەی لەسەرکرێ ئەوەیە کە ئیجماعی شیعیە، ئیجماعی ماڵی شیعی ئەو 6 حیزبەی لەسەر بێ کە ئەوەش تۆزە سەخت بووە بەڕاستی و هیچ کاندیدێک نەیتوانیوە لە ماوەی ڕابردووە بە تەواوەتی یا 100% بتوانێ موافقەی تەنانەت ماڵی شیعیش بەدەست بێنێ یا کۆدەنگیان بەدەست بێنێ، چونکە ماڵی شیعی ئێستا لە لێکترازان و لە خلافێکی گەورەیە ئەژین. بەڵێ کەواتە کورد دەبێت چ ئەزمونێک لە دانوستانەکانی پێشوو وەربگرێت و لەگەڵ عەدنان زولفی داکۆکی لەسەر چی بکە بۆ داهاتوو؟ لە ڕاستیدا کورد دەبێ چەند شتێک لەبەر چاو بگرێ، یا ئەوەی ئێمە وەکو کورد پێی معنین چییە؟ یەکەم ئەوەیە ئەم کەسە ئێمە کە مفاوەزاتی لەگەڵەکەین یا لایەنی کوردی کە مفاوەزاتی لەگەڵەکە بەجیا بێ یا هەموو کورد بەیەکەوە، ئەوەیە دەبێت گوێ بگرێ یا بزانێ ئەم کەسایەتیە تا چەندێک ئامادەیە و بەڵێن دەدا ملتەزیم بێ بە دابینکردن و بەرجەستەکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان. ئەمە یەک. دوو، طبعاً کاڵین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان پێم وایە هەموو خەڵک دەزانێت بەس چییە، مەسەلەی بوجە و موچەیە بەو شێوەی کە هەردوو لا بە ئەرکی خۆیان هەستن و مەسەلەی مادەی 140 مەسەلەی ئەو 4 ساڵەی مافی جوتیارانە کە نەدراوە و لای حکوومەتی ناوەندی گیری خواردووە
و مەسلەی ئیستحقاقی پێشمەرگەیە و ئیدراجکردنێتی لەناو مەنزومەی دیفاعی عێراقی و دابینکردنی پێداویستیە چۆنەڵێ لۆجستی و مادیەکانێتی ئەمانە و هەر شتێکی تر هەبێت لەگەڵ پێکهاتەی کورد تا ئێستا چەندی هەبووە قەبارە و پێگەی چەندێک بۆ لە بەغدا دەسی بۆ نەبرێ ئەگەر زیان نەکرێ و کەم و کورتەکانی پڕ نەکرێتەوە نابێت دەسی بۆ ببرێ. ئەمە کە سەوابیتی بۆ هەر هێزێکی کوردیە هەر فراکسیۆنێکی کوردیە کە ئەوەی لەگەڵ دەکا. بەڵام بەڕاستی شتێکی تریش هەیە وەکو کورد ئێمە دەبێ بزانین ئێمە بەشێکین لە عێراق تا ئەم دەقیقەیە لە ڕووی دەستوریە و هەرێمێکی دەستورین. بەشێکی زۆری داواکانمان یا چاڕوانیەکانمان پەیوەندی بە هەرێمەوە هەیە بەڵام وەکو کۆمەڵێک کەسی عێراقی یا کۆمەڵێک لایەن کە نوێنەرمان هەیە لە بەغدا بەشێ لە ئەرکەکانی واقعی عێراقیش دەکەوێتە سەر ئەو نەنەرانەی کوردی یا پێکهاتەی کوردی لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش ئەوژەوەی ئێمە تا چەندێک ئەتوانین بەشدار بین بە ڕێنمایی بە مەرج بە بەرچاوڕوونی بۆ ئەو سەرۆگۆزیرانەوە دەستبارکردن بۆی کە واقعی عێراقیش ڕاست بێتەوە لەو فەوزا و لەو شپرزیە دەرچێ و دۆخێکی سەقامگیر لە ڕووی سیاسی لە ڕووی ئابوورێکی بەهێز ئەمانە بەخۆیەوە ببینێ چونکە بەڕاستی هەر واقعێکی نەخوازرا و لە بەغدا وەکو حکوومەتی ئیتیحادی وەکو دەوڵەتێکی ئیتیحادی لە بەغدا ڕووبدا بەڕاستی کاریگەریشی ئەبێ لەسەر هەرێمی کوردستان بۆیە ئەتوانین بڵێن زۆرینەی زۆری چاڕوانەکانی کورد لەو بەڕێزە ئەوەیە کە ماف و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان پارێزگاری لێ بکە دوجاریش ئێمە چ ڕوئیایەکمان هەیە بۆ ئەوەی عێراقێکی سەقامگیر بێەوە بە سوود و عێراقێکی بێگرفت و گۆڵ و بێ گەندەڵی و بودەڵی بێ بۆ هەموو لایەکمان باشە ئێمە تایە بەشدار بین و چیمان پێکرێ ڕوئیە بیخینە ڕوو. وەڵە کاکاوژین لە ئێستادا نرخینەوە دابەزیوە و بەهۆیەوە کێشەی دارایی بۆ هەرێم دروست بۆ یاخود دروست دەبێ تا چەند گرنگە بە زوویی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و کاندیدی نوێی سەرۆکۆزیران چارەسەری دۆسەی نۆ بکە بۆ پێی کە خۆتان دەزانن هەرێمی کوردستان بۆنیەی تەحتی ئەوەندە کەمە یاخود ئەوەندە لاوازە بە هەر بارودۆخێکی نائاسایی و نالەبار لە کورتترین ماوەدا تێک دەچێت ئەوە تا وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان باس لە ڕێکخستنەوەی دەرماڵە و جێبەجێکردنی یاسای چاکسازی دەکا کە بریتیە لە بڕینی بەشێکی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. لە ڕاستیدا من بەر لەوەی وەڵامی دەقیقی و پرسیارە بەمەوە بە قەناعەتی شخصی خۆمەوە نەشی لە خەڵکی چاودێر و خەڵکی پسپۆڕ و نزیک لە واقعی ئیداری هەرێم بیستومە من پێم وانیە لە ئەسڵا هەرێمی کوردستان خاوەنی ئابوورێکی بەهێز بێ. ئێمە دەزانین لە چەند ساڵی ڕابردووار بەشایەتی و بەڕێزانی کە ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانیان داوە ئەتوانین بڵێن تا نزیکی 600 هزار بەرمیل بە ڕسمی و ناڕسمی نەوت فرۆشراوە و هەناردە کراوە جگە لەم هەموو داهاتە ناوخۆیە جگە لە دەواازە سنووریەکان. بۆیە بەڕاستی لە ئەسڵا ئەو معلومەیە بەڕێی من غەڵەتە بوترێ هەرێم ئابوورێکی بەهێزی هەیە هەرێم بەدەست کۆمەڵێک چۆنەڵێ ناشەفافیت گەندەڵی و قۆرقکاری و دەناڵێنێ و شەفافیت نییە لە کاروباری داراییەوە کەس نازانێ ئەم پارەی نەوتە بۆ کۆ دەڕوات لەگەڵ زۆرێک لە هێزەکان قسە دەکەی تەنان بەشێ لە دەسەڵاتیش باز لەوە دەکەن کەوان ئەگان لە داهاتەکەی نییە. بۆیە بەڕاستی ئەتوانین بڵێن بەو شێوەیە بەهێزە یا بۆیە بەهێزە چونکە بێهێزە چونکە بەشێک لە دەسەڵات یا هێزە حکومڕانەکان بەڕاستی داهاتەکانیان قۆرق کردووە بۆ خۆیان و نایدەن بە میلەت وە هەر ئیسلاحێکی اقتصادی و ئابووریش بیانێ بیکەن لەسەر ئەساسی مافەکانی خەڵک دەیکەن سەبارەت بە تا چەندێک ضرورە پێگاتەی کوردی لایەنە کوردەکان لەگەڵ سەرۆگۆزیرانی ڕاستپێرا و بکەونە گفتوگۆ چارەسەری و قەزەیە بەتەکیت ئەم قەزەیە و قەزەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو نەخۆشیە ترسناکەی کە بڵاو ئەمانە هەژمونەکەن بەسەر بەشێک لە دانوستانەکانە بەڵام دەبێت دەستپێشخەرەکە لەلایەن ئەو کەسەوە بێت بۆ داواکردنی کۆبوونەوە و دانیشتن کە ڕاست پێراوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی چکە بەڕاستی یەکێک لەو شتانەی کە ڕەنگە وەکو ڕەخنە سیرکرابێ بەرامبەر وەفدی کوردی ئەوەیە کە کەسی تەکلیف کراو پێشوو کە بریتی بوو لە محەممەد تۆفیق عەلاوی ئەم هێزە کوردەکان خۆیان چوونە خزمەتی و نەهات ئەوە غەڵەتی خۆشی بوو کە نەهات لایەنەکان بەسەر بکاتەوە و سەردانی هەرێمی کوردستان کە و مفاوەزاتەکە لە ناو هەرێم و لەگەڵ کوتلە کوردیەکان بکات
بۆیە بەڕاستی ئێمە دەبێت وەکو چۆن پێشتر باسم کرد دەبێەوە لە بەرچاو بگرین ئێمە کە بەشێکین لە عێراق تەنانەت بەشێ لە بەرپرسیارەتی بەڕێوەبرنیە وڵاتش لە سەرمانە چ ئەرکێکمان دەکەوێتە ئەستۆ بۆ ڕێکردنەوەی بارودۆخی عێراقیش ئەوە هەمووی دەبێ باز بکرێەوە چۆن ئەڵێ ڕێکەوتن و پەیمانی لەسەر ئەنجام بدرێ چکە بەڕاستی هەمومان نەزانین ئەم مودەی کە لە ڕێمانە بۆ عێراق و هەرێمی کوردستانیش سەختە بێت چونکە ئەتوانین بڵێن لە 90 داهاتی عێراق لەسەر داهاتی نەوت و مشتەقاتی نەوتە بۆیە کە ئێستا نەوتیش ڕووی لە دابەزین کردووە و گرفتێکی گەورە دروستەکە و هەمووان نەخاتە دەمی بەرپرسیارەتێکی گەورە چۆن وا بکەن ئیسلاحی اقتصادی بکەن و گەندەڵی کەم بکەنەوە و ئیسراف و بەهدەردان کەم بکەنەوە بۆ ئەوی بتوانن لانی کەم شایستە دارایەکانی خەڵک پارێزگاری لێ بکەن. بەڵێ کاکەوژین ئاماژەت بۆدا کە محەممەد تۆفیق عەلاوی بە چەند هۆکارێکی دیاریکرا و نەیتوانی کە کابینەکەی پێک بهێنێ دو ئەوەی کە لەلایەن سەر کۆماری عێراقەوە ڕاستپێرا بە پێکێنانی حکوومەت پێتان وایە کە عەدنان زورفی دەتوانێت حکوومەتەکەی پێک بهێنێ و لایەنە شیعەکان لەناو پەرلەماندا کێشەی بۆ دروست نەکەن؟ لە ڕاستیە بۆ وەڵامیان پرسیارەی جەنابەت حەزەکەم بابەتێکی تریش هەیە ئیسارەیکەم ئەوەیە لە دووسێ ڕۆژی ڕابردۆ واتە لە دوای تەکلیفکردنی عەدنان زورفیەوە دیعایەکی گەورە دیعایی سیاسی بە تایبەتی لەلایەن هەندێک هێزی شیعە و هەندێک میلیشیای شیعەوە لە عێراق کە ناڕازین بە تەکلیفکردنی ناوبراو دەستی پێکردووە و هجوومەکە بەشێکی لەسەر سەر و کۆمارە و بەشێکی لەسەر ڕاستپێرداوە بەشێکیشی لەسەر کۆی عەمەلیەکەیە کە ئەم کەسە دەمێک دەڵێن پاشەکشە دەکات دەمێک دەڵێن پاشەکشەی پێدەکرێت دەمێک دەڵێن ماڵی شیعی ڕەتی دەکەنەوە کاندیدی تر دەهێنن من پێم خۆشە ئەوە بەڕێستان بڵێم ئەو شتانە هەمووی کۆمەڵێک چۆنەڵێ وەکو فیشەک تەڵقەتە نورە دەتەقێنرێن بە ئاسمانە کاروانی ڕاستپاردنی ئەم بەڕێزە کەوتۆتە ڕێ و بەڕاستی ئەتوانین بڵێن زۆری لایەنەکان پشتیوانی دەکەن و ئەوەندەی من بزانم تا ئێستا بوادری دەرکەوتۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیش پشتیوانی دەکات و بەڕاستی ئەگەر بە ڕقەمیش لێکی بینەوە هەموو ئانەی جیاتی دەکەن ئەگەر کۆی فراکسیۆنەکانیشان بگری تا ئێستا نزیکی 110 پەرلەمانتارە بێ وا دەرەکەی ئەم جارە کورد پشتیوانی بکە و سونەکان وا دەرەکەی پشتیوانی بکەن و بەشێک لەو کوتلانەشی کە سەرۆ کوتلەکانیان ناڕازین و زەخت دەکەن بەشێک لە ئەندام پەرلەمانەکانیان پیرۆزباییان کردووە لەم بەڕێزە بۆیە حەزەکەم ئەوە بڵێم کە ئەم شتانەی باز دەکرێت ڕخنەیەک لێرە و لەوێ و بە تایبەتی باسی ئەوش دەکرێت کە ئەم هەنگاوی سەرۆک کۆمار بۆ تەکلیفکردنی ناوبرا و هەنگاوێکی نادەستوری ئەمانە هەمووی ڕاز نییە چونکە لە ئەساسا سەرۆک کۆمار هەموو احتیمالەکانی لێکدایەوە و دیسانەوە نامەی نووسیەوە بۆ کوتلە گەورەکانی شیعە کە کاکەوە کاتە دەستوریەکە دەڕوا هیوادارین بە زووترین کاتنوێنەری پێکهاتوو لەسەری خۆتانمان بۆ بنێرن بۆ ئەوی ڕاستپێرین و نامەی ناردۆ بۆ محکەمەی فیدراڵی کە ئایا لە حاڵەتی ئەوەی کە ئەم هێزانە نەگەنە ئەوەی کەسێک بە ئیجماع ڕاستپێرن ئێمە سەلاحێتمان هەیە لە دەروی کوتلەی ئەکبەر بە مشاوەری بەشێکیان کەسێک ڕاستپێرین طبعاً هەموو وەڵامەکان ئیجابی بوون و سەلاحێتی دەستوری سەرۆک کۆمارە کە کەسێک ئەو بکاوە ملتەزیم بێ بە وەختی دەستوریەوە بۆیە ئەم قسانم کرد بە پێشەکی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئەویش ئەوەیە بەڕاستی هەموو ئەو شتانەی کە دەوترێ ڕەنگە ئەرقەلەی بۆ دروستبێت تا ئێستا هەموو شتی ضعیفن هەموو ڕخنەی ضعیفن هەموو تەنەبوعاتی ضعیفن بەوادیرەکان وا دەرەکەوێت چانسی عەدنان زورفی زۆر زیاتر بێت لە محەممەد تۆفیق عەلاوی و ئەوشمان لەبیر نەچێ کە ئێستا لە پەرلەمانە تەنانەت لە ناو کوتلە گەورەکانی شیعەشە کە بەشێکیان بە هەندێک دافعی ئیقلیمی جایەتی تەکلیفکردنی عەدنان زورفیەکەن و بە پیای ئەمریکای لە قەڵەنەدەن زۆرێک لە پەرلەمانتارەکانیان بە ئاشکرابێ بەنهێنی بێ پیرۆزبایی لە ناوبراو دەکەن و لە ناو ماڵی شیعەشە قەزەیە گاتۆتە پێشەوە ئەویش ئەوەیە ڕغبەتێک هەیە لە ناو جیلی دووەم یا لە ناو ریزی دووەمی شیعەکانی عێراقدا کە تەجاوەزی قیاداتی تەقلیدی شیعە بکەن و تەجاوەزی خەڵی یەکەمی شیعە بکەن و حوڕێتێکی زیاتر هەبێ بۆیە باز لەوە دەکرێت کە ئێستا بە دووری نازانن کە کوتلەیەکی گەورەی شیعەکان لە خەڵی دووەم دروست بێ و ئەمانە بیانێت تەحەکوم بە واقعی شیعیەوە بکەن و تەجاوەزی خەڵی یەکەم بکەن کە پێیان وایە ئەوانە سەبەبکاری ڕئیسی بوون لەوەی کە عێراق بەم دۆخە گەیشت بۆیە لە نەتیجا پێمان وایە هەموو ئەو بربەستانەی دەخرێنە بەردەم عەدنان زورفی ڕەنگە بربەستی لاواز بن و چانسی مناڵی 100% کە لە عێراقدا ناتوانی بەو ڕاهەیە قسە بکەیت پێمان وایە چانسی لاواز نییە وەکو محەممەد تۆفیق عەلاوی. بەڕێز هاوژین عومەر ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.